لە شاری هەولێر کۆتاییات بە خوڵێکی ناوشیوانی یاریەکانی گۆڕەپان و مەیدان کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی هەبوو و لەلایەن ڕێکخراوی ئەربیل ماراسۆن کرابووە بە هەماهەنگی یەکێتی گۆڕەپان و مەیدانی عێراق لە قیەولێر و وانەبێژەکانیش لەلایەن یەکێتی گۆڕەپان و مەیدانی عێراقەوە دابین کرابوون. حاضرتان لە ڕەوان دەکەین شارەکانیشتان بە ئەو دەورەیان وا هەروها دەرەجەی خراپیشیان لێبرێت لە ناجێبوونەکەی هەمووی سپاس ئەوە بوو لەگەر ئەو برادرانە ڕێککەتین گوتمان بزانن چەند کەسمان هەیە بتوانین بێتن بەشداری بکاتن تقریبان 30 کەسیان هینا کە ئەو 30 کەسە بەشداریان کرد لە ئەوەی لە دەورەکەی هەستان لەگەی اتحادی بەغدایە بە مساعدەی اتحادی هەولێرێ و لجنەی ئۆلۆمپیک کوردستان لەگەریان ساڵمان کرد گوتیان ئەنگۆ هەردەم بتانەوێتن ئەمە لۆتان دەنوێرین و شەهادەشتان دەدەینی شەهادەی دەرەجە یەک لەسەر ئاستی عێراق یاین دەتان لە هەموو عێراق تاحکیم بکەن و شادەکەشیان دەڕواتن. طبیعی زۆر بە سوپاسەوە اتحادی بەغدایە و کاک سەباحات لێرە لەگەر دوو حەکەمیشی هینابوو حەیدەر فاخر شەماع کە ڕئیس رابطەی حکامی عێراقە و هەروەها عزوی رابطەی عەرەبیشە حەکەمان دەورەکەیان کردو لەگەر مامۆستا عەلی بە ناجحی زۆر ناجح بوو دەورەکە هەموو بەشداریان تێدا کە لە بەشداربوونەکەش هەموو دەرەجەی باشیان هینایە ماشەڵڵا یعنی ئەوە یەکەم دەورەیەوە بە ڕێک و پێشی بەسڕێوە بچیتن. طبیعی جوودەکەش دەگەڕێتەوە لۆ مامۆستا کاک عەبدولستار ڕئیس منەزەمەی مارەسۆنی هەولێرێ